سنتەری کۆنتڕۆڵکردن و نەهێشتنی نەخۆشی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا راپۆر دەکات کە یەکەمینەوەی لەدایکبووی دوای جەنگی جیهانی دووەم کە پێیان دەگوترێت The Baby Boom Generation لە ئێستاوە تەمەنیان گەیشتۆتە 6 ساڵ. لە 10 بۆ 20 ساڵی داهاتوودا 1 لە هەر 5 ئەمریکیەک بەتەمەن دەبن. زۆربەی منداڵانی توشبووی بە نەخۆشی لە بیرچوونەوە وەکو فرانێرشوت نیگەران سەبارەبەوەی لە دوا ڕۆژدا چی ڕوودەدا. ئەمە جێگای ترسە کە منیش دووچاری ئەوە بم. لەم ساڵانەی دواییدا زانایان سەیری ئەو هەنگاوانەیان کردووە کە خەڵک دەتوانن بیکەن بۆ دواخستنی لە بیرچوونەوە هەرچەندە چارەسەر بۆ ئەم نەخۆشیە نییە، بەڵام چالاکی مێشک و بەدەن باشترین ڕێگەن. لێکۆڵینەوەکان ئێستا نیشان دەدەن کە وەرزشکردن گۆڕانێکی بەرچاو دروست دەکات. لە تاقیگەیەکدا گروپێکی مشک ڕێگایان پێدرا وەرزش بکەن و گروپێکی تر ڕێگایان پێنەدرا. ئەنجامەکان نیشانیدا ئەو مشکانی جموجۆڵیان هەبوو لە 150 تا 80 کەمتر زیادبوونی پرۆتین لە ناوشانەی دەماری مێشکیاندا هەبوو بە بەرامبەر ئەوانەی وەرزشیان نەکردبوو. ئەوەش ئەو پرۆتینەش دەبێتە هۆی کە کەسێکی نەخۆش بیرکردنەوەی لاواز دەبێت. شارەزایانی پزیشکی دەڵێن ئەوەی لە لێکۆڵینەوەی لەسەر مشکدا دەرکەوتووە دەتوانرێت بۆ مرۆڤ بەکار بهێنرێت. دکتۆر ڕۆناڵد پەترسن لە ناوەندی تەندروستی مایۆ دەڵێت وەرزشکردن 2-3 جار لە هەفتەیەکدا ترسی توشبوون بە نەخۆشی لە بیرچوونەوە کەم دەکاتەوە. مەشقی ئاسایی وەرزشی ڕەنگە ئێستا باشترین ڕێگە بێت بۆ خۆلادان لە نەخۆشی ئەڵزایمەر، ئەوە لە دەرمان و چالاکی ڕۆشنبیری و ڤیتامین و ڕێجیمیش باشترە. چونکە مێژووی خێزان و بۆ ماوەیی بە شێوەیەکی سەرەکی پەیوەندیان بەو نەخۆشیە هەیە، زۆربەی کەس وەکو فران هێرشوت هیوادارن کە وەرزشکردنێکی ڕۆژانە ژیانیان بپارێزێت. ئەوە راپۆرتێک بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا.